بیسەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور 15مین بەرنامەی ئاور پێشکەشتانەکەن و تەوەرێکی ترمان هەڵبژاردووە لەسەر یەکێک لە ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان یان ڕووی داوە یان لە حاڵی ڕوودانەوە بە گرنگمان زانی کە بێنەوە خزمەتتان و لەسەری باس بکەین. هەروە کە ئازانن ئەوڕۆ ساڵیادی ئیعدامی 59 لاوە لە مەهاباد و لەلایەن خۆم و ستافی ڕۆژهەڵات تیڤیەوە سەرخۆشی خۆم لە بنەماڵی ئەو ئازیزانە ئاراستە دەکەم و هیوادارم ئیعدام هەتا زووە لە کوردستان و لە ئێران و لە هەموو دنیادا نەمێنێت و بنەبڕ بکرێت. بۆیە چەند تەوەرێکیش هەر لەسەر ئەم مۆزوعە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریکی ڕوودانە وەکو ئەوەی کە لە چەند ڕۆژی پێشوو لە هەواڵەکانیش بیستومانە ئیعدامی 4 کەس لە ورمێ، 13 کەس لە کەرەج و 3 کەسیش لە ساری هەر لەم هەفتەیە یعنی نزیک بە 20 کەس ئیعدام ڕوویداوە و دۆخێکی ئەمنی بەگشتی لە کوردستانی ڕۆژهەڵات خەریکە ئەسپێت بەسەر ڕۆژهەڵاتی کوردستاندا بە گرنگمان زانی کە باسی بکەین و بزانین ئەم شتانە چۆنە و چۆن ڕوو ئەدات و بۆچی بەرەوە ئاراستێ ئەچێت و کێ دەسی لەم کارەیە کە دۆخی کوردستان ئەمنی ببێت و قازانجەکەشی بۆ کێیە. داوامان کرد لە کاک ئەردەڵانی فەرەزی چالاکی سیاسی و کادری کۆمەڵە کە لە سویدەوە لەگەڵمانە. کاک ئەردەڵان بەخێربێ بۆ بەرنامەی ئاور. زۆر سپاس کاک فازڵی بەڕێز و ماندوونەبینی لە خۆت و باقی هاوکارانت لە ڕۆژهەڵات تیڤی. دەیخوێتی منی سەرەتا وێڕای سڵاو بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤی سەرخۆشی بکەم لە بنەماڵەی 57 شەهیدەکەی 59 شەهیدەکەی شاری مەهاباد. لێرە سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنوێنم بۆ شەهیدانی 59 شەهیدەکەی شاری مەهاباد و باقی شەهیدانی ڕێگای کوردستان بەگشتی و کوردستانی ڕۆژهەڵات بەتایبەتی. کاک ئەردەڵان چەند خاڵم ئاماژە پێکرد و بێجگە ئەوانش ئەگەر ئاورێک بدەینەوە لە وەزعی کوردستانی ڕۆژهەڵات بەتایبەتی ئەبینین هەر لەم ماوە ئەوەی کە لە مەهاباد ڕوویداوە ئەو خاتونە لە هۆتڵێک لە مەهاباد خۆکوژی کرد بە هەر هۆکارێک هەبوو کە لە ڕاگەیاندنەکان زۆری لەسەری باسکرا و لە دوایەوەش لە خۆپیشاندانەکانی شاری مەهاباد بڕێک خەڵک گیران و هێشتاش چارەنووسیان دیار نییە لە سەردەرچیش هەرەوە ڕوویدا. دوایەوە چەند کەسێک لە سوپای پاسەران تەقییان لێکرا لە سەردەشت و یەکێکیان کوژرا و یەکێکیشیان بریندارە. لە شنۆ هەر بەو جۆرە تەقە لە هێزە نیزامی و ئینتیزامیەکان کراوە و لە سەلماسیش لە ماکۆش هەر بەو شێوە. ئەمانە ئەگەر بنێنە پاڵدەستی یەک و چاوێکی لێ بکەین ئێوە چۆن بۆچوونێکتان هەیە لەسەری و ئەم ئامانجی ئەم مۆردانە چییە و بەرەو کوێچێت؟ بەڵێ ئەوەی ڕاستی کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 30 ساڵی لەسەرکاربوونی خۆی تێکۆشاوە بە ئەمنیەتیکردنی کوردستان و بە نەئامنکردنی فەزای کوردستان بتوانێت بەرنامە پلانەکانی خۆی هەر لە میلیتاریزەکردنی کوردستانەوە و ناردن و جێگیرکردنی هێزە ئەمنیەتی و سەرکوتگەرەکانیەوە هەر لە ئەدەمی سەرمایەگوزاری هەر لە دوا کەوتوهێشتنەوەی کوردستان کەڵکی وەرگرتەوە تێکۆشاوە بە نائەمنکردنی و یا بە نائەمن جلوەدانی کوردستان بتوانێت بەرنامە و پلان و پیلانەکانی خۆی لە کوردستان بەرەوە بەرەوە دەستێکی باڵاشی هەیە لەو قەزیەدا. بەڵام لە پەیوەند لەگەڵ ئەم ڕووداوانەی ئەخیر کە لە کوردستان و بەتایبەتی ئەم ئیعدامانی کە جەنابەت ئاماژە پێکرد و یا ئەو دەستگیر و بێسەرۆشنکردنانەی ئەخیر کە بەدوای ناڕێزاتی دەربڕنی خەڵکی شاری مەهاباد لە پەیوەند لەگەڵ قەزیەی فەرینازی خۆشەوانی هاتە ئاراوە پژێری باقی شارەکانی دیکەی کوردستان لە مەهاباد و لە قەزەی فەریناز ئەمانە کۆمەڵێک پازڵن کە کاتێک داخێ و سەریەک سەر لە نوێ وێڕای ئەوەی کە ئەو دەیەوێت ئەو پامە بدا کە کوردستان و یاوای جلوە بدا کە کوردستان شوێنێکی نائەمنە و ئەمنیەتی دەکاتەوە و بەرنامە پلانەکانی خۆی جێگیر دەکات. لە هەمان کاتێشدا تێدەکۆشێ بە دەستگیرکردن و بێسەرۆشۆنکردن و ئەشکەنجە و جەزدەبە و حتا ئەدام و بەپەتی داراوەکردنی چالاکانی سیاسی مەدەنی ئەم مەسەجە بە هەڵسوراوان و باقی هەڵسوراوانی سیاسی مەدەنی لە کوردستان بدا کە چارەنووسی ئەوان بەدەرنابێت لەو خەڵکانە و لەو تێکۆشەرانیتەوە
بەم شێوەیە بەدەست هێزەکانی کۆماری ئیسلامی لە زیندانەکان و لە سەر شەقام و لە شۆن لە سێ ساڵەکان بەسەریان دێ ئەم مەسجدێکی کۆنا و تقریبا لەوەتی هات کۆماری ئیسلامی هاتووەتە سەرکەوتێتەوە مەسجدە بدا بەڵام بەشایەتی هەر هەموو خەڵکی کوردستان و ئێران و جیهان کوردستانی ڕۆژهەڵات و خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات کۆڵەبەرانە لە بەرامبەر ئەم سیاسەتانە وەستاونەتەوە بۆیە لە هەمان کاتیژە من پێم خۆشە ئەگەر دەرفەتی بدەی وەستانێکم هەبێ لەسەر ئەوەی کە ئەم دۆخی کە ئێستا لە کوردستان کۆماری ئیسلامی هێناوێتە ئاراوە یا لە عرادایە و چەندی دەست پێدایە بێگومان بێپەیوەندی نییە لەگەڵ دەورونەخشی کۆماری ئیسلامی لە ناوچەکە وە ئەگەر تەنانەت زیێڕەوەشم نەکرد لە عاسی نوونەتەوەیدا ئێمە دەبینین کە کۆماری ئیسلامی ئێران لە چەندین بەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەردا هەر لە سووریە و عێراقەوە بگرێت کارەگاکە لوبنان و یەمەن و بۆیە ڕەنگە پێویستی بەوە بێ کە هێزێکی زۆرتر لە ئەرتەش و سپا و باقی ئۆرگانە ئەمنی سەربازەکانی ڕوانەیە و شۆنانە کا بۆ یەکلایبوونەوە قەزیەکەی خۆی و بۆیە ڕەنگە بە لەحاظی کەمیەتەوە لەگەڵ کەمبوودی هێز لە ئێران و بەتایبەتی لەو شۆنە حساسانەوە یەک لەوان لە کوردستان کە ئەگەری ئاخێز و هەستان و ڕاپەڕینێکی جەماوەری دەکرێت زۆرتر بێ و بۆیە بۆ ئەم بەبەستە کۆمەڵی بەرنامە و پرۆژە و پیلان و تاکتیکی هەیە کە من ڕاستەکەی ئەگەر بیرتان بێت چەند هەفتە لەمەوبەر کۆنگرەیەک لە سنە بۆ جاشەکانی کوردستان گیرە بۆ ئەوەی کە بەسەریان بکاتەوە زۆرێک دڵنەواییە بکات لە ئەگەری هەر ئیتفاق و ڕووداوێت کە پێ دەچێت بەدوایەوەی کە ڕەنگە ئێران بتوانێت هێزێکی زۆرتر ڕوانەی بەرەکانی شەڕی خۆی بکات لە ناوچەکە لەگەڵ کەمبوودی هێزی سەرکوتکە لە ناوخۆ بەرەو ڕووبێ بتوانێت کەڵکیان لێ وەربگرێت وە تەنانەت تەنیا تایبەت نییە بە کوردستان من زانیاریم هەیە لە باقی شوێنەکانی دیکەی کوردستانیش شوێنەکانی دیکەی ئێرانشە لە سیستان و بەلوچستان و باقیش ئەو ناوچانەی کە تێدا کەمایەتێنەتەوەی و ئاینەکان بوونیان هەیە تێکۆشاوە بە ئیستلاحی لە مزدورانی ئەوەی کە لە کوردستان پێی دەڵێن جاش لەوانە کەڵک وەربگرێت بۆی کە بتوانێت کۆنتڕۆلی وەزعەکە بکات بەڵام ئەمە ترسێکی واقعی کۆماری ئیسلامی ئێرانە چونکە ئێران لە لاوااسترین شرایەتی خۆی دەماوەی چەند ساڵی ڕابردووی لەسەر کاربوونیەتی بە هەموو پێوار و معیارەکان کۆماری ئیسلامی لەو پەڕی لاوازی خۆیدا بۆی ئەمە ڕەنگە متمانە بەخۆیی و اعتماد بە نەفسێکی زۆر کرد بە گەلانی ئێران و لەسەر و هەمویانە و کوردستان کە خاوەن مێژوو و خەبات و بزنەوەیکی دوور و درێژ و بە هەزاران شەهیدی هەیە ڕەنگە ئەم مەترسی و حساسیەتە زۆرتر درێت بۆیە ڕەنگ بەدەنیایەوە کۆماری ئیسلامی بەرنامە و پلانی زۆرتری هەیە بۆ کە بێوێ هەر زۆرە ئاخێز و ڕاپەڕین و ڕاستڵینێکی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات سەرکوت بکە. باشە کاگەر دەڵان ئەوەی کە ئێوە باسیەکەن ئەو دۆخەی کە دروستی کردووە ئێران لە ئێران بەگشتی و بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان ئایا هەر هەمان پەیامێک نییە کە جێگری سیاسی ئەمنیەتی ئۆستانی ورمێ لە کاتی خۆپیشاندانەکانی مەهاباد لەم دواییانە ئاماژەی پێکرد وتی ئەم دۆخە وای بە ئێمە مەسجێکی وای بە ئێمە گەیاند کە ئیتر نتوانین سەرمایە گوزاریەک لە ناوچە کوردنشینەکان بکەین وایتر خەریکە ئەمە بە جۆرێ پەیام بە ئێمە ئەدات ناتوانین لەو شوێنانە پارەی خۆمان سەرف بکەین و خزمەت گوزاری بۆ خەڵک بکەین بەدڵنیەوە بەڵام ئەو پامی جێگری ئەمنیەتی ئوستانداری ورمێ تەنیا بۆ چاواشەکاری و زۆرێک پاساودانەوەی پیلان و بەرنامە قێزەونەکانی کۆماری ئیسلامیە بۆەوەی کە کوردستان بە دواکەوتوی ڕابگرێ و تێدا بە بەهانەی ئەمنیەتی بوون گۆیا حەزابی کوردستانی تێدا چالاکەن و منتەقەکەنا ئەمنە سەرمایەگوزاری تێدا نەکرێ و کوردستان لە بواری اقتصادی بە هەموو بەشەکانیەوە دواکەوتوو ڕابگرێ بە قەزەیە کە تێدا ببێتە بەهانە و بیانوێ کە بتوانێت میلیتاریزیت بکە و بتوانێت هێزێکی زۆرتر لەوەکانە جێژیر بکە و هەر جۆرە جموزۆڵێکی مەدەنیش و یا سنفیش بەرداشتی سیاسی لە بکرێوە بە ئیسلاحی خۆی لە نسبەدا خەفت بکە بۆیە ئەم پامەی جێگری ئەمنیەتی ئوستانداری ئازەربایجانی ڕۆژاوا
تەنیا و تەنیا بۆ پاساوهێنانەوە بۆ سیاسەتە خێزەوەی کۆماری ئیسلامیە دیارە هەموو ئەوانە تاوکەری ئەنتی پلانن و دایانەوە کوردستان بە نائەمن وەسفکەن ئەوەی کە بڵێن ئەگەر لە کوردستاندا سەرمایەگوزاری ناکرێت ئەوە خەتای ئێمە نییە ئەوە خەتای خەڵکی کوردە ئەوە خەتای فەزاکەیە کە مەجال و دەرفەت نادا بە سەرمایەداران و بە سیاسیەکانی کۆماری ئیسلامی کە دێن لە کوردستان ئاوەدانی و بوژانەوە بخۆکێنن ئەمە زۆر ناڕاستە و تەنیا بۆ پاساوهێنانەوە بۆ سیاسەتە مغرضانەی کۆماری ئیسلامی بەرامبەر بە کوردستان کاگەر دەڵێن ئەگەر جۆرێکی تر سەیری ئەم بابەتە بکەین لەو ناوچە سنووریانەی نێوانی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان ئەم هەموو هێزە بە هەر حاڵ بیان و کەوتۆتە دەستیان وە خەریکن وەزەکە بە جۆرێک ئەترازێنن کە بتوانن دۆخێکی ئەمنی دروست بکەن کە دروستیشیان کردووە ئێستا کە ئەو هەموو هێزە خەریکن ئەهێنە نێوان سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان لە دوای سەفەرەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیشە ئایا پەیامێکی بۆ باشووری کوردستانیش هەیە یان نە؟ بەدڵنیاییەوە خاڵکی زۆر گرنگتان ئاماژە کرد من تێدەکۆشم بتوانم بە پێی توانم ئەو مۆزوعە شت بکەمەوە یەکەم هێنانی هێز لە هەموو هێز بۆ سەر سنوورەکانی باش و ڕۆژهەڵات ئەمە جوانەوەی کە دەتوانێت ئەم خوێندنەوەی هەبێت کە بتوانێت لەو منفەز و لەو دەربیجەی کە لەو ناوچەیەوە هەیە بتوانێت هێز ڕەوانەی یەکێک لەبەرەکانی شەڕ کە بریتی بێ لە سووریا و لە عێراق بکە ئەمە دەتوانێت نیشانەیە لەوە بێت کە دەیەوێت هێز لەو ناوچانە دەرباسەوە کەم ئەوەی کە پێشووترەکانیش بینراوە کە کۆماری ئیسلامی لەو ناوچانەوە هێزی ناردووە بۆ بەرەکانی شەڕ لە سووریا بەڵام بێگومان ئامادەباشیە کە لە سەر سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات هەیە لە بەری باشوور و ڕۆژهەڵات ئەمە پەیامێکی گرنگی تێدایە بەتایبەتی کە ئاماژەتان کرد بە سەفەرەکەی دوانی جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا کە لە باڵاترین ئاستی سیاسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا واتە سەرۆکۆماری ئۆباما پێشوازیان لێکرد لەگەڵ جۆ بایدن و باقی گەورە بەرپرسانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دانیشتنی هەبوو ئەمە جۆرێک لە متمانە بەخۆی کورد لە هەموو پارتەکانی دیکەی کوردستان بەرز دەکاتەوە لە کاتێکدا کە لە باشووری کوردستان بانگەشە و بانگەوازی سربەخۆی کوردستان دەکرێت لە کاتێکدا کە لە باکووری کوردستان ئەوە هەدەفە تێدەکۆشێت بە سکاندنی بەربەستی دەلەسەتی کۆی دەنگەرانی کرد بۆ پارتێکی کوردی بێچێتە پەرلەمانی تورکیا و یا لە سووریا سەرڕای هەر ڕەخنەیە کە بەرامبەر بە تەجروبەی بەڕێوەبردننی کوردستانی ڕۆژاومان بێکا و کانتۆنامە چەندە دموکراتیک و نادموکراتیکن و جازە نەداوە فرەچەشن و تێدا هەمەڕەنگ بەڕێوەبەراتەکەی و خەڵکانی پریش بەشدار بن لە بەڕێوەبردننی کانتۆنەکانی ڕۆژاو بەڵام ئەمانە هەموو دەستکەوتی گەورەن بۆ کورد لە دەگەشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە ئەم پرسیارە لای خەڵکی کوردی ڕۆژهەڵات و دەرەنجامی ئەم وشیارێنەتەوەی دێنێتە گۆڕێ ئێمە بۆ وەک باقی خوبرایانمان لە باقی پارچەکانی دیکەی کوردستان دوورین لە شادبوونەوە بە نافڕەوەکانی خۆمان بۆیە ئەگەری ئەوەی کە لە کوردستانی ڕۆژهەڵات ئاخێز و ڕاپەڕین و قیام و ڕاستەنیچوونێکی جەماوەری دێتە گۆڕێ زۆرە و بێگومان خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات جۆرێک سەرکردایەتی و مەقبوڵێتان هەیە بۆ هێزە سیاسەکانی کوردستان کە ئێستا لە کوردستانی باشوور نیشتەجێن بووە ئەم حیزبانە بە مەرجع دەزانن بۆیە بێگومان دەنگ و ڕێی حەزابی کوردیان بۆ مهمە و بەلایەنەوە جێی گرنگە و ڕەنگە بەسێکی زۆری خەڵکی کوردستان لە حەزابی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانەوە فەرمان وەربگرن بۆیە دەیێمانەیە دروستکە لە بینی ئەگەر ئیجازەم دەی بۆ مابینی حیزبە کوردیەکان و کوردستانی جەماوەری خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات جوانەکە کاگەر دەڵان چون مەجالەکەشمان بەرەو کۆتایی خەریکە چێ لە حەدی 2 دقیقە ئەگەر بەداخەوە زۆر پێویست بوو لەسەر ئەم پرسیارەی کە ئەمەوێت لە خزمەتەن ئاراستی بکەم زۆرتر باسمان کردوایە بەڵام
چون مەجالەکەمان بەرەو کۆتاییەچێ لە حتی 2 دقیقاگەر ئاماژەیەکی پێ بکەیت. ئەگەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ڕووبکەنە ئێوە وەکو چالاکانی سیاسی وەکو ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوەی کە خۆتان ئاماژەتان پێکرد باکووری کوردستان خەریکە بەرەو ئاراستەیەکە چێکە زۆر لە مافەکانی خۆیان بەدەستێناوە خەریکە لە ڕێگای دموکراسیوە کە لە تورکیا بەگشتیوە خەریکە دا ئامەزرێت و دادەسەپێ بڕێک لە مافەکانی خۆیان بەدەستێناوە لە سووریا کە هەمومان بینیومانە وەزاکە چۆنەوە باشووری کوردستانیش کە ڕەوایەتیەکی سیاسی و فەرمی هەیە لە زۆربەی وڵاتانی دنیا. بەڵام ئەم ڕۆژهەڵاتی کوردستانە ئێستا ئەگەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان داوا لە ئێوە بکەن یان پرسیار لە ئێوە بکەن ئەوەی کە لە زمانی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژگەریشەوە باسی کراوەکو ڕۆژهەڵات تەوەری ئەنجامی ڕۆژهەڵات تەوەری بەرەو کوێچێ و تا چه ڕادەیەک بەرەو پێش چوون. بەڵام من زۆر بە کورتی تێدەکۆشم لەو ماوەکورتێک کە بە منە داوا وڵامی و پرسیاری جەنابەت بدەمەوە دیارە لە هەر کاتێکی تر ڕەنگە ئێستا زمینەی هاوپشتی و هاوخەباتی و ئەو گوتارەی کە بەڕێز کاگە بڵاو وتەری سکرتێری گشتی کۆمەڵە باسی کردووە ڕۆژهەڵاتەوەری ئێستا زۆرترین مەجال و دەرفەتی هەیە بۆی کە بەعینی بکرێتەوە و بالفعل بکرێتەوە لە کوردستانی ڕۆژهەڵات و پێویستە لەسەر هێزە سیاسەکانی کوردستان جارێکی تر هاودەنگ هاوخەبات و شان بەشان یەکتری مەسئلەی کوردستانی ڕۆژهەڵات مەطرحکەنەوە ئەم سیاسەتەی کە تەقەدم و تەئەخورێک لە مشادبوونەوەی پارچەکانی دیکەی کوردستان ڕەوایی دەبەخشێەوە دەڵێ ئەم پارچەی لە کوردستان دەبێت چاوەڕێ تا ئەم پارچەی دیکەی کوردستان سارنووسی بەلایەکدا دەکەوێت دەبێت دەستڕاگری ئەوە بە بڕوان تەواو بووە کوردستان ئەحزابی کوردی ڕۆژهەڵات بە دروست یا بە غەڵەت بەرپرسانە یا بەر نابەرپرسانە لە ماوەی دانیکەم 20 ساڵی ڕابردوو چالاکی پێشمەرگانە و سەربازەکانی خۆیان ڕوو لە کوردستانی ڕۆژهەڵات لە بەرچاوبوونی دۆخی ئەزموونی هەرێمی کوردستان کە بۆ هەموو کوردی قابلی پشتیوانیە سەرڕای هەر خۆشما ڕەخنەتەبینیەک لە سیستەمی حکومڕانیەکەی هەمان بێ بەڵام ڕایگرت بوو ئێستا دارێکی تر بە هەستانەوە و بە دروستبوونی وشیاری نەتە بینەرانی خۆشەویست بەداخەوە کێشەیەکی فەنی لە پەیوەندیمان لەگەڵ کاک ئەردەڵانی فەرەجی دروست بوو بۆیە داوای لەبردن لە ئێوەی بەڕێز و کاک ئەردەڵانی شەکەین بەڵام هیوادارم ئەسلی بابەتەکە و وەڵامەکەیمانی دابێتەوە ئێوەیش ڕازی بن لەم بەشە لە بەرنامەیەشمان. سپاس لەوەی کە هاوڕێمان بوون و هەتا کۆتایی بەرنامەکەش لەگەڵ ئێمە بوون. سپاس. هەتا بەشێکی تر لە بەرنامەی ئاور کە دێنەوە خزمەتان و تەوەرێکی تر باسەکەین ماڵەوە.